ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. پرسەکە پرسی موچەیە و مانگی 11 تەواو بێ مانگی دە موچەخۆرانی هەرێمی کوردستان وەریان نەگرتووە کەواتە کێشەی موچە بە دروستی لەکوێدایە و کەی چارەسەر دەکرێت هەڵوێستی فراکسیۆنە کوردستانیەکان چییە با من لەوە زیاتر ئاماژە بە پرسەکە نەدەم بچمە لای میوانەکانم بۆی کاتەکەم کەمە سوود لە وەڵامەکانی ئەوان ببینین هەرێک لە بەڕێزان سیپان شێوانی ئەندامی لیژنەی ئابووری پەرلەمانی عێراق بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە بەخێر بێ کاک سیپان هەروەها بەڕێز جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بەڕێزیشیان بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە دهۆکەوە لەگەڵمان دەبن لێرەوە سڵاوت لێبێ بەڕێز جەمال کۆچەر سوپاس کە ئامادەی لەگەڵمان لەسەر ئیزنت لە کاک سیپانەوە دەست پێ دەکەم و دواتر دێمە لای بەڕێزیشتان کاک سیپان بە دروستی و بەڕاشکاوی کێشەی موچە چییە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و دلۆڤان سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ بینەران و سڵاو بۆ دکتۆر جەمال کۆچەریش لە ڕاستیدا کێشەی موچە بەگراوندێکی سیاسی اقتصادی دارایی زۆر ڕەهەند لە خۆی ئەگرێ من لەو قەناعەتە دەم کە سەرەتاییترین ڕەهەندی ئەم کێشەی موچە دەگەڕێتەوە بۆ ئەو ئەقلیەتەی کە تاکو ئێستا لە عێراق هەیە حاشا لەوە ناکرێت کە هێشتا ئەقلیەتێکی شۆڤینی لەلایەن هەندێک کەس هەیە و تاکو ئەمڕۆژ کورد بە بەشێک لە عێراق نازانن لەلایەکی تر ئەقلیەتی قبول نەکردنی فیدرالیەت و نظامی نوێی حکومڕانی لە عێراقدا کە ماوەی 20 ساڵە کاری پێدەکرێت و بە شێوازێک لە شێوازەکان حکوومەتی هەرێمی کوردستان یان هەرێمی کوردستان وەکو قوارەیەک بە بەشێک لە عێراق و لە نظامی فیدرالی نازانن. کاک سیپان بۆی قسەکانتم بۆ تاواکەی ئەم عەقڵێتە حکومڕانی لە عێراقدا هەیە بۆ ڕابردوو ئەگەر ڕاست بوو بێ بەڵام ئێمە لە دوای 2023 بۆ عێراقی نوێ بووینەتە خاوەنی پەرلەمان دەستور هەیە کورد بە پێکێنەرێکی سەرەکیە لە حکوومەتی عێراقدا ئەم عەقڵێتە کورد نەیتوانیوە کاریگەری هەبێ لەسەر گۆڕینی ئەم عەقڵێتە ئەو عەقڵیەتە شەرت نییە 100% بێ وادا بنین کە هەر تاکێکی عێراقی یان هەر سەرکردەیەکی عێراقی هەیە نەخێر بەڵام هێشتان کەسانێک هەنە صاحبی ئەو عەقڵیەتەن کە مێژووی عێراق 100 ساڵە بەدەستیەوە گیرۆدەی ئەم عەقڵیەتە زاڵمانە و تاکڕەویانە ئێستا عەقڵێتە چ پەیوەندێکی بە نەناردنی موچەی هەرێمی ئەمە خۆی ئێمە 10 ساڵە موچەی ئێمە کێشە دروست کراوە 10 ساڵە موازنەی هەرێمی کوردستان نەناردراوە 10 ساڵە دەیان جۆرە کێشە دروست دەکرێت خۆ بەس کێشە موچە نییە ئێمە چەندین مەلەفی ترمان هەیە لەگەڵ عێراق ئایا هێشتا پارەی گەنمی جوتیاران درراوە ئایا هێشتا ڕێگەدراوە بەرهەم و منتوجی داخلی هەرێمی کوردستان بەبێ بربەست بچێتە ناوەڕاست و جنوبی عێراق ئایا مادەی 140 جێبەجێ کراوە ئایا دەیان مەلەفی تر ئایا پاراپێدانی بودجێ پاراپێدانی پارێزگاکان درراوە ئایا نەوتیسپی دابین کراوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئایا بنزین بە هەمان ستاندارد و بە هەمان نظامی کە بۆ ناوەڕاست و جنوبی عێراق دابین دەکرێت بۆ هەرێمی کوردستانیش دابین کراوە ئەمە دەیان شتی تر کە پێمان دەڵێتن کە عەقڵیەتێکی شۆڤینی هێشتا لەلایەن هەندێک کەس لە عێراقدا زاڵە هەرێمی کوردستان و گەلی کوردستان وەک هاوڵاتیەکی عێراقی نابینن ئەو جۆرە مامەلە ینی ببوورە بەڵام زۆر جار دەبیستین دەڵێن هەرێم چی کردووە چی پارەی داوە بەغدا چی بۆ بەغدا کردووە ئەمە ڕێک وەک ئەم مامەلەی نێوان دوو دەوڵەت دەچێت دوو نەتەوەی کە لە دوو دەوڵەتی جیاواز دەبێت نەک دوو هاوڵاتی بە دڵنیاییەوە دێمە سەر و خاڵە بزانین خەڵە لاوازەکانی هەرێم چییە و پاساوانە چیە کە داوێتی بەدەستەوە و عێراق و مامەڵی لەگەڵ دەکات مامۆستا جەمال عێراق ناتوانێت بە پێی یاسا و دەستور مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا بکات موچەیە ناینێرێ مادەی 140 جێبەجێ ناکە بنزینە ناینێرێ کاکسیپان ئاماژەی پێکرد ینی زۆر پرسی دیکە کە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان بەڵام ئێستا چاومان لەسەر موچەیە بۆچی موچە ئاوا کراوە بە کارتێکی فشار و لە بەرامبەر موچەخۆرانی هەرێمی کوردستان بەکاردەهێنرێ پێم خۆشە وەڵامی تۆ شرۆڤەی تۆ بزانم لەسەر ئەو پرسە بله زۆر سپاس سەڵاوەت خودێلتە و هەمی بینەر و بیسەرێت کەی 24 بن و سەڵاوەکە گەرمل برای من کاکسیپانی الأندام برلمان القلما طبعا ما لا فرق نية القلب بغدا فكري القلب بجا 2023 وبشتينجي القلب الريارة دادجها فدرالي أبي بابتي أجر بس دنج من يبوم دوباره بيتشارة سر كان زحمة بله هاو كارانم بود شاركن قسەکان بۆ بکە بۆی تا ئەوانە و کێشێ چارەسەرەکەن گرنگەوە ئێمە بەباشی گوێمالێتە مامۆستا جەمال بله زۆر سپاس
بابت يعني ام بحثي في بابتي هر كينا بس سياسي بتنب ديتنا من ام دي كابينت ندادية كده بابت ما بابت إدارية هاي ما بابت فنية هاي ما بابت سياسية هاي ما بابت آبورية هاي هرم القلب بغدا هاو كيشاكا ما فيت هين او مقابلي ويجي أركت هين بسيار أفيا أري ما فبتني نور جرتنا ان ارك جي بينا رابويا اف معادله فتنا برسبا في درستي بدين ما بوجيا هي بابت موشي بشكش بوجي التزامات جيت هين ومقابل ويجي ما في جيت هين ما التزامات بوجي دا ما غازا هي ما دهاتت خالص سنورية هين ما دهاتت نانوتيت هين يتنافخوي اوه هر سه ویتن هرم رادستی بغداد کرد مقابلی و بغداد یا ویت یا پاوند بیتن بجا هرمه مچا فرمانبرت هرمه الجل يعني او تشتيت ما مستای کرم کری برز جمال کوچر همو امانی که تو آماجت بوکر زور تواوا باشا بلا من ام شو دموي لو كاتا كميك همانا بيكو قفتو قوكين تو دس خيتا سربرينا كان بوي رون بيلاي هاولات يعني هريمي كردستان موشي اوان بو بديل جيراوا بله بين خالا سركي ما جاري بري بريارة دادگاه فدرالي ما آريشا كبو دهاتنا راداس كرن نورگرتن ابوجي بشتي بريارة دادگاه فدرالي موچه فرمان برا بريار هات دام بيتا دان اتوقت خدا او هاوتاجي بيتا كرن الجل بغدا بسيار اوه اره موچه اوش هيوا چار وره بوجه پسند بوي حتى نوكه اتوقت هاتی ندان آن هاوتا کرین آن اگر تو شحکه هیوا 4 5 6 7 8 نه اتوقت زورین اجارات وقت هاتی دان ات هیوا 10 دا آریشات در کفتی ما بو ات هیوا 10 دا آریشات در کفتیه چونکو ما دو تشتت هین یا ایکه اوه یکو بابت يعني رابورت ديوان جافديريا عراقي اتحادي السر ليستت موشخورا السر او تشتت بيت فيها هرم بابند بيتمبي ام يعني راشكاوا باغفينو او بيجين يا يعني درست دانشتنك هاتا كرن سروك فراكسيون الجل بيجه كردي البغداد وكسروك كومار وزير كرد البغداد الجل يعني برئيس شاخوان عبد الله الويري او رابورت هاتا بحث كرن و برسفا يعني وزير دارای کابوچی الهیوان نه موچه تاخیر کنو پشتینگه بردانو ده هیو 10 و 11 و 12 ده چا بیتن گوتی دو تشتش حرم هاتینه دخواست کرن یا ای که دو هفته داناین کو بابت موچه فرمانبرت مدنی اوید و راپورت ده هاتیم برسفا وان ابنویسی بيت دانش لاي حكومة هرمه دا وزير دارایی صباحي وكي رابورت وكي ديوان الرقابة مالية عراقي تتن بشتي تبوشي مشاداي وافشاشية داينيان جيتا مشاداي وافشاشية راز وكيرين نبشتي بالي او وبرسفت نفسراي ما يديت هين يد عسكري او يجي حتى ايكي 12 وقت دايه هم بايومتري بيتا كرن هم همي داتا بين رادس كرن بسیارا هر مازن اوه اف هر دو کب درستی هاتی نکرن یا نه برسف راستی الدف من نینه اوه ایک آریشا دوی در کفتی هر ات بریار دادگاه فدرالی دا ات بیجیتن بش اف موچه دی این دان چت وقت دا چپ هاوتای کردن ات البن يعني اشكير دينا دان اش بجا هري بشا بجا هريمه وزير دارایت بیجیتن باشا از دیمه بشه بجه هرمه ما چه بشه بجه هرمه دا ادبیجیتن 12.67 دیتا دانش بجه فعلی چونکو حکمت عراق آریشه که بدرز بوی ما کرده چه دست دان نینه اما تویره دا يعني نت كم ترخمي نت گناه بارين ظلم المهاتير كرن سراوي ظلمي امشوينا بس داس في مقطع تمام او برسياره بكم بوشي ام اريشيا بس ده في مقطع تمام كم زحمه النبي بله سكتوا ده مقطع تمام بيتن يعني او بيجيتن باش بجا فعلي بله باش بجا فعلي چونكو دولة عراقي
ام ميليشيات توي ام داخلي آريشا كي كيرين الجل امريكا واسرائيل پارا نایت هنارتن وقتی پارا نایت هنارتن دولت عراق نشیتن بودجه صرف کردن جبلی موچت خو الجل بش موچت ما اجبرهند بودجه فعليه كيم بوي وكي كيم بوي وزير دارایت بیشتر منطقه که هی از اگر دایم ابکو انفاق فعلی ولو او پارال ویری خلاص انا شم زیاده تر بدم اجبر هندی هم چون هدف سروک دادگاه فدرالی ما گوته ظلم المهاتیا کرنو هین شم بسیارا وان بر رزاب کن اویل گلمه حاضر من افا خفتنا گوته مگوته باشه از یل اندام لجنا دارایمه ما 15 پارێزگەهێت عێراقێت هەین یەتێن هەدەفمە گلەی و گازندات کەن پارێزگایەکمە هەیە وەکی ئەمبارێ سەدێ بودجە خۆ صرف کردن ما پارێزگایەکە دی هەیە وەکی ناسریە ji ber گەندەلیە ji ber کێوکاسیە کاک جەمال ڕێگویستم ئەو پرسیارە بکەم بۆچی بۆ پارێزگاکانی دیکە عێراق ئەم ئاریشەیە نییە بۆچی بۆ هەرێمی کوردستان هەیە جوابی دادگای فدرالی چی بوو ئەگەر vêjî ez ê ڕۆن و ئاشکرا بم gelta چونکو طبعا ما وقتی افا گوتیه بس از تمام که ما گوته اره امده امباره یه سزادین یان ده ناصریه سزادین ویت ناصریه بیت سزادان کو او نشیای لو هم گوته اف پیوا انفاق فعلی پیوا کا ظالم در حق فرمانبر و موچخورت مدا و ویتن اف بریاره آن اف معادله وزير دارایی السر هرم تطبیق کرد ود بتشکاندن افا ما گوتی بس افا تا گوتی بوچی موچه فرمانبر دیت عراقی همیای دابین کریه از وی گرانتی دمتایی موچه فرمانبرت هرم جیه دابین کریه بس اف پارزگه دی همی دهاتت خو اب هر سه جورا چه یه نفتی بیتن چه یه خالد سنوری بیتن چیه نافخوی بیتن همیه صد را دستی حکمتت کتن حکومت هرمه نه نفت را دست کریه بدرستی نه دهات خالص نوری بدرستی را دست کریه نه دهات نافخوی بدرستی را دست کریه دەست خۆش دەگەڕێ مۆلات کاک سیپان باسی لە ئەی دەستی خستە سەر کێشەکە ئەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان پابند نەبووە بە ناردنی داهاتە ناوخۆیی و نەوتی و نانەوتەکانەوە بە حکوومەتی عێراق پارێزگاکانی دیکە پابندن ئایا هۆکارەکە لای ئێوە شەر ئەمەیە ئەی بۆچی قسە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ناکەن و ئێوە کوێنەران بڵێن ئەم چارێ بۆ چارەسەر ناکرێ ئەم کێشەیە بۆ چارەسەر ناکرێ لەگە ڕێزێکی تەواوم بۆ برای بەڕێزم دکتۆر جەمال کوچەر بەڵام لە ڕاستیدا من ئەو قەناعەتەم نییە چونکە ئەوەلەن ئێمە ئەو موازنەی کە داڕێژرا موازنەیەکی سێ ساڵی هەرخۆی تعبیر لەو عەقلیەتە سیاسیە فاشلە دەکات کە من باسم کرد لە سەرەتای قسەکانمەوە نامەوێت بچمەوە سەرەتا بەڵام قبوڵتان کردووە لە کاتی خۆیان نەخێر بەزوورە فەرز کراوەتە سەر ئێمە فەرز کراوەتە سەر ئێمە دکتۆر جەمال کۆچەریش یەکێک لەو کەسانە بوو کە لەگەڵ فراکسیۆنی پارتی کە بایکوتی کرد دەنگیان بە گۆڕانکاریانەی کە لە لێژنەی مالیدا کرا بە قبولی نەکردووە بابەتی خودی موازنەکە سەدان کێشەی تێدایە ئەو دوو داواکاریە و دە داواکاری و سەد داواکاری تریش جێبەجێ بکرێت سەبای دێن و داواکاریەکی دیکە دەکەن ئەوان گەڕەکیانە ئاوا بێت وەک ئەوەی کە ئێستا هەیە موچە لە کاتی خۆیدا نایێت ئەگەر نا بەڵگە چییە یەک کەلیمەی ئینفاقی فەعلی کەلیمەیەکی مخالفەی دەستورە مخالفەی مەبادئی دیموقراتیە مخالفەی یەکسانی تاکەکانە مخالفەیەکی نەسوس و فەلسەفەی اقتصادی و موازنەشە لە هیچ وەحدەیەکی حسابی موازنەی عێراق و موازنەکانی پێشتری عێراق و موازنەکانی هیچ وڵاتێکی جیهاندا نەبووە یەک لە وەحدەکان جیا بکرێتەوە لەگەڵ تەواوی وەحدە حسابی تر ئەمە فەعلی بێت ئەوەی تر تەخمینی بێت هەر لە سەرەتاوە ئەمە لێدان بووە ئەمە لێدان بووە ملیار لە سەدا بۆچی تۆ کاک سیفان ژینۆخوا بەڵێ موضوعی ئینفاقی فەعلی ئێمە دەتوانین بە سەعات قسەی لەسەر بکەین ویستم وا بڵێم من نامەوێت هەموو کاتەکە بۆ ئەمەدا بنین ئێمە یەکێک لە بابەتەکانی تری کە هەمانە ئەگەر بڵین داهات ڕادەست نەکراوە بۆ خۆی داهاتیش ڕادەست کراوە بەڵام پرسیارێکە ئەوەیە داهات 6 مانگ داهات ڕادەستی بەغدا کرا من پرسیارێک لە ئێوە دەکەم ئایا بالمقابلی ئەو 6 مانگەی داهاتی نانەوتی ڕادەستی بەغدا کرا چەند لە مەسروفاتی یان خەرجیات پشکی هەرێمی کوردستان لە موازنەی ئستثماری تەشغیلی نێردرا ئێوە دەزانن ئێوە لە هیچ $0
$0 0 دینار نتان پرسی بۆ ئەوەیە ئێمە دەیڵێن ئەوان گلەی دەکەن لە یەکێکی تریش لە بابەتەکان کە دەتوانی بە وازحیەوە بڕیاری لە باسی بکەین قراری محکمەی اتحادی بە پێی مادەی 94 دەستور بات و ملزەمە بۆ تەواوی سڵتەکانی عێراق قراری محکمەی اتحادی لە سەروی نصوصی موازنەوە چونکە موازنە قانونە بەڵام قراری محکمەی اتحادی پلەیەکی باڵاتری هەیە لە قانونەکە بۆیە دەبێت بڕێرەکانی دادگای فیدرالی کاک سیپان بڕێرەکانی دادگای فیدرالی بۆ تەنفیسکردن و جێبەجێکردنە یاخود ئێستا دادگای فیدرالی ڕۆڵی نێوەندگیریە گێڕێ لە عێراق دادگای فیدرالی بە پێی مادەی 93 دەستور هەموو سەلاحیەتەکانی دەستنیشان کردووە یەکێک لە سەلاحیەتەکانی بریتیە لە بڕیاردان لەسەر نیزاع یان مەشاکلێک لە نێوان دوو مؤسسە هەبێ ئەمە دادگای فیدرالی لەو فەرزنا تەداخلی کرد قراری دادگای اتحادی ئەوەیە دەبێت هەمووسی ڕۆژجارێک موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێت ئەم قرارە لە سەروی موازنەوەیە نابێت چۆن وەزیری دارایی دەتوانێت پابند نەبێ بەم قرارەوە کاک جەمال دوایی بەڕێزیشت جوابم بەرەوانێ وەڵامی و پرسیارم بەرەوە چۆن وەزیرێک دەتوانێت مخالفەی بڕیاری دادگا بکات با کاک سیپان قسەی قراری محکمەی اتحادی دەبێت وەکو خۆی جێبەجێ بکرێت نابێت بربەستی ئینفاقی فعلی لەسەردا بنرێت دەبێت مادام محکمەی اتحادی قراری دەرکردووە دەڵێت لە 30 ڕۆژجارێک موچەی فەرمانبەرانی هەرێم بدرێت دەبێت بدرێت موازنە هەیە لە حساباتی موازنە هەیە لە فعلیە یان مناقلەی ئیتر بات و ملزەمە دەبێت پابند بن پێوە کە نین کاک جەمال ئەمانە هەموو بابەت واضح لەسەر موضوع دێمۆلات کاک جەمال هاوڕایت کە بڕیارەکانی دادگای فیدرالی دەبێت جێبەجێ بکرێ وەکو خۆی لەسەر و موازنەوە لەسەری هەموو قانونێکی بەڵێ بله طبعا سه ملاحظه یا که اگر هم بجین هرم یا پابند بوی 6 هیوا اره پابند بوی 100% یا پابند بوی 10% یا 20% اما بابت کفت امت یعنی آشکارا بین بی بابتی داوت رون و شفا بین هرم گاز سه هیوا را دست کر هر هیوه معدل و 85,000 برمیل پشتی هنگی اوجیه هاتیا راوستاندن دهاتت ناف خویی حتی نو که هر دو حکومت نگهشتین ره کفتنه ده چند رادست کن دهاتت خالص نوری 7.9 ملیار هیوه یعنی او هندی هرمی رادست کری حتی نو که 230 ملیار اسنزانم ویدی مایکه که هنده که دی رادست کری یعنی بهمی و نبوینه 400 ملیار رادست کد کت وقت اکیده اوام خو وقت بجه تخمینی هاتی الگل حکمت هرمی دانشتین گود بو ام ده حیوانه 400 ملیار را دست کن لوا وزیر دارایی او ایکش گلیت وی اش یعنی کو دهات همیناتی را دست کنه و بابته که بابت دوی اره بریار دادگاه فدرالی بله اجلگل برای خوی برزم بریار دادگاه فدرالی پرونو اشکرایید بجیتن ویتن موچه فرمان برات وقت دابتا دانو بگیرو بونو هاوتا کردن جی وش برهند جی یعنی امی چون دف بریار سروک دادگاه فدرالی و می گوتیه پیشیلیا بریارت هاتیه کرن بس بين اري بسيارة يعني وزير دارایی مخالفه قانونی کریت اسه بسیار کنن اگه بر سواویشی بدم وزیر دارایی یا پابند همی اصاب پیک و پریوبت بله همی اصاب پیک و پریوبت بریار دادگاه فدرالی گل بودجه چونکو پارل دولت عراقی الدیف بودجه تا پسند کرن او واقع کل بغداهی او واقع کرد نبشکن شوی واقع او آریشا چه بوی بلکو او خو بشکن شوی آریشه میلیشیات توان ناهلن امریکا يعني استغلالها في موضوعيه كري بارينا برداتنش برند بجانينا اما اگر بجا فعلي هاد با صرف كرن اري باري ما داخل بيتن انا حتى بجا فعلي جياده كاك جمال كشي يومالي الشيعة بجا كامل دابامه ناردني موچه بو فرمان بران و موچه خوراني هريمي كردستان کشن ناف مالا شیعی بلکو هندک گروپ چکدار جدروی یاسای جدروی يعني بيجين جهدانا قائد عام قوات مسلحة هندك درونا فرد كتا إسرائيل وأمريكا السيرفا في
رفتاره سیوله یا عراق پار عراق البنك فدرالي راگرتی وکی نهنارتی اوی پار نهنارتی نادنا پروژاج یعنی صرف نابید وکی صرف نبیتن وقف که بشه بجا فعلی دیکن بیتن لوا اگر به بسیاری هم بکن ارش هیوا 4 حتی هیوا 11 بس دا بو خلکی آشکارا بیتن اش هیوا 4 حتی هیوا 11 پاره چه پروژه نداینا چه بالندرا چه وزارتا چه پارزگاه اوی ولی کری کو بجا فعلی کن بیتن اره ما و کرد و کردستان و هرم و هولاتی هرم زنبد و بابتی ده هیا نخیر لوا ام وقف کشی داخواست کن و پشتوانت هندینا کو موچه بیت دیر خستن به همین رنگاش وی بابتی باش کەواتە قسەکە هەر لەسەر ئەوەیە کە ئەمە وەکوی کە کاکسیپانی ژاماژەی پێگر بیان و گرتنە بە هەرێمی کوردستان و فشارە و ئەوەشی کە تۆ باسە کرد کە گروپێکی چەکدار درۆنێ بنێرێ بۆ ئیسرائیل بۆ دەبێت لەوێ موچە خۆرانی هەرێمی کوردستان وەکو کارت بەکاربێنرێ کاک جەمال دەمەوێت ئەمە بکەمە دواپرسیار بۆ تۆ بۆی بێمەوە لای کاکسیپان کاتم زۆر کەم ماوە باشە ئێمە باس لەواکەین کە ئەمەی گفتوگوی لەسەرەکەین موچەی مانگی دێ 760 ملیار دینار دەنێرێت باشە بەس ئەو ئەڵێ بۆ من بۆ دا بۆ 11 بۆ 12 ئەوەندە دەنێرم خۆشتای لیستی موچەی مانگی 11 بە تەواوەتی و مانگی 12شی نەچۆتە بەردەست بۆچی ئەو یەکسەر پارەی تهدید کردووە لەسەر چ بنەمایە گەم پارەی تهدید کردووە بەڵام بە کورتی وەڵامم بەرەوە جاري بس رونكرنا كاديجي طبعا نا بس كردستان تنه بويا يعني ضررمند فان في تشتهات يكرن بلكو همي بارزگاه عراق بجابو نچويا يعني بارزگاه يا هاي بجاوه 400 مليار 17 مليار تنيت بوچوين يعني اوه رفتار ضرر الهمي عراقي كني امت تواضح بينا بيا ايكيا دوي او باري هات حساب كرن طبعا او باري بشا باري ماي الجل بيونديا يعني تدخل برپرس سروكي دادگاه فدرالي بتلفوناوي اف باري هات يدانان والا وزير دانا بو هر سي هيوا يعني حفصدو شست بتنيت ماين بنيريتن بس افا تعميم كر كو بو هر سي هيفت بيتس يعني سي حفصدو شستو 3 مليار ددن هرمجي او بشي خوكو رادس نكتن وزير دارای گوتی بالابدان تا سروی و تمام کت مانه هر فت رادستی ماب کتن دی فیاسای فت رادس کتن و کی رادس نکتن بالابدان تا سروی به تمام کتن کاک جمال دوێنێ کاکسیپان دێمەلات دوێنێ دکتۆر شاخەوان هەر لەم بەرنامەیەدا لەگەڵمان بوو گفتوگۆمان لەسەر ئەوە کرد و پارێزگاکانی دیکە و بەراورد بە هەرێمی کوردستان وتی ئەگەر وەزیری دارایی ئامادە بێت 4 ڕۆژ موچەی پارێزگاکانی دیکەی عێراق دوا بخات ئەوە ئەو حکومەتە دەڕوخێنن پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا بۆچی دەتوانرێت بەم شێوەیە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا بکرێت زۆر بە کورتی وەڵامی بەرەوە 1 دقە ماوە دەمەوێت بچمە لای کاکسیپان من اف بسيارة اش وزير سروك وزير عراقي كيرو ودانشتنا كده مش اف بسيارة هاد نفسي فيها طرح كرن برسواي بو منا نخوش از بيجم بس گوتی هر پارێزگەه کا گازێژی ڕادەست نەکەتن بە هەر پارێزگەه کا گازێژی ڕادەست نەکەتن دێ جێشێ بەمە سەر و دێ گازێ ژێستینەمۆ نینە پارێزگە گازێ ڕادەست نەکەتن لەوە ئەم وەختێ یعنی هەمی تشتا ئەم بێتن تمام بکەین بەڵێ سواس دەکەم کاکسیپان بە کورتی هەڵوێستی ئێوە چییە فراکسیۆنە کوردستانیەکان لە بەرامبەر ئەم مامەڵەیە کە ئێستا بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان و موچە خۆراندا دەیکات ئەمە وەکو سەرەتاش ئیشارەم پێدا ئێمە زۆر کێشەمان هەیە ئەو موازنەی کە بە هەمان عەقلیەت پەسەند کراوە سەدان دەریچەی تێدا کە بتوانن لغم دابنەوە کێشە دروست بکەن ئەو داواکاریە جێبەجێ بکرێت داواکاری تری دێتە سەرێ وەک ئەو مەسەلەیەوە جارێکتریش من لە ڕاگەاندن باسم کردووە کابرایەک بریشکیان لێدە دزرێت بێدەنگە بێ دواتر مەڕووماڵاتیان لێدە دزرێت بێدەنگ دەبێت ئەمەش ئەو مەسەلە هەر داواکاریان کرد و ئێمە جێبەجێ بکەین و بەهانەیان بۆی بهێنینەوە حتمما بەهانە دوای بەهانە دێ هەموو بەهانەیانە نایاساین داواکاریەکان نایاساین زۆر داواکاری جێبەجێ کرا لە پێناو موچەی خەڵک لە پێناو موچەی فەرمانبەران سەبر و تەحملێکی زۆر کرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە سیرکەن 30 ڕۆژە موچەی مانگیدە دواخراوە اینجاش بە ناقسیەوە نێردراوە بۆ ئەگەر یەکی 10 مانگێک پێش ببوورە یەکی 11
ئەم بڕەپۆرە بنێردرا بە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەفسیدا کردەوە و دەیگوت ئیلا دەبێت 996 میلیارد دینارەکە بێ کە کۆی موچە خۆرانی ئەتێ هەرێمی بڵێ ئێمە فێڵە طبعا ئەوە چیان کردووە پشووی فەرمانبەرانیان کورد کردووە اینجاش بە سقەتیان ناردووە کە دەرفەتی ڕەفزکردنەوەشی کاکسیپان سپاس دەکەم سپاس کاک جەمال بۆ تۆشکە لە دهۆکۆ لەگەڵمان بووی ئێمە ئەو بەرسفەمان وەردەگەر بەڕاستی بزانین بە دروستی کەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەخۆران دابەش دەکرێت باسی ڕۆژ کۆتایی هات ئێوە شەشاد